سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسوی زانکۆ بەردەوامین لە درێژە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمەرەوە ژیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیدۆیەدا باسی بەشی سیستمی زانیاری کارجێڕی بۆ ئێوەی خۆشەویست دەکەین کە بەشێکی پەیمانگایە و زیاتر لە پەیمانگە تەکنیکی کارجێڕەکان هەیە، بەڵام وەکو بەشێکی زانستی تەمەشا ئەکرێ و بە هاوڕێ و هاوڕێگای بەشی ئایتی حساب ئەکرێت. ئەویژە شەکە لەو بەشانەی کە ئایتی تێکەڵاو کراوە لەگەڵ بەشی کارجێڕیە، ئەتوانن سوودی لێ ببێنن لە کارجێڕی و هەروەها لە ئایتی. دەیبا پێکەوە بینەری ئەم ڤیدۆیە بین و کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بەزان کۆڵاین و پارالیۆلی ئێواران بزانین و هەروەها لە چەند شوێنی هەرێمی کوردستاندا ئەم بەشە هەیە. ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە بەشی سیستمی زانیاری کارجێڕی لە پەیمانگە تەکنیکە کارجێڕیەکان، هەرچەندە وەکو بەشێکی ئەندازیاری تەمەشا ئەکرێت. بە هیوای ئەوەی ئەم کەمترین کۆنمرانە ڕێنیشاندەرێک بێت بۆ ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. بە هیوای سەرکەوتنی ئێوە بۆ ماندووبوونی ئێمەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن.